هێرشی تیرۆریستی لە مێژووی هاوچەرخدا بۆ سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە هەمان کاتدا بەریتانیەکان بەردەوامن لە پرسەگێڕان بۆ شاژنی وڵاتەکەیان و قوڵبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان تورکیا و یۆنانیش بەشێک دەبن لە بابەتەکانی ئەمڕۆمان لەگەڵ چەندین بابەتی تر. یەک جوانە ژی پێشهاتن شەڕی ئۆکرانیانە. بەڵێ ئازیزان، ئەمڕۆ وەکو ئاماژەمان پێکرد ساڵیادی هێرشە تیرۆرکاریەکانی 11 سپتەمبەرە بۆ سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێکە تیرۆریستان 4 فڕۆکەی بازرگانیان ڕفاند و بۆ فڕۆکانە هێرشیان کردە سەر نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک، پەنتاگۆن و کێڵگەیەکی پێنسیلڤانیاش. هەموو دیمەنە ترسناکەکانی 11 مانگی نۆی ساڵی 2001 کە ئێستاش هەندێک کەس پێوەی دەناڵێنن لە ماوەی کەمتر لە 102 خولەکدا ڕوویاندا. لەو ڕۆژەدا 2996 کەس گیانیان لەدەستدا و ئەو ڕووداوە خراپترین هێرشی تیرۆریستی بوو لە مێژووی هاوچەرخی ئەمریکادا. کاتژمێر 7:59 خولەکی بەیانی 4 فڕۆکە کە ڕفێنەرەکانی تێدا بوون هەستان. 8:46 خولەک یەکەم فڕۆکەی ڕفێنرا و خۆی کێشا بە باڵەخانەی باکووری نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک. 8:59 خولەک پۆلیس فەرمانی چۆڵکردنی هەردوو باڵەخانەکەیدا. 9:03 خولەک فڕۆکەی دووهەم خۆی کێشا بە باڵەخانەی باشووری نێوەندی بازرگانی جیهانی. 9:05 خولەک بە سەرۆکی ئەو کاتە جۆرج بوش ڕاگەیەندرا کە ئەمریکا کەوتۆتە ژێر هێرشی تیرۆریستان. لەو کاتەدا سەرۆک لە خوێندنگایەکی سەرەتایی بوو لە فلۆریدا. کاتژمێر 9:37 خولەک فڕۆکەی سێهەم خۆی کێشا بە بەشێکی پەنتاگۆندا. 9:42 خولەکیش دەستگای هێڵە ئاسمانەکانی ئەمریکا هەموو فڕۆکەکانیان بە ئاسمانی ئەمریکاوە نیشاندەوە. 9:45 خولەک کۆشکی سپی و کۆنگرێس چۆڵکران. کاتژمێر 9:59 خولەک باڵەخانەی باشوور لە نێوەندی بازرگانی جیهانی ڕووخاو. 2:03 خولەکیش فڕۆکەی چوارەمی ڕفێنراو لە کێڵگەیەکی پێنسیلڤانیا کەوتە خوارەوە پاش ئەوەی سەرنشینەکانی نێو فڕۆکەکە و کارمەندەکان ڕوبەڕووی ڕفێنەرەکان بووبوونەوە. کاتژمێر 2:28 خولەکیش باڵەخانەی باکووری نێوەندی بازرگانی جیهانی ڕووخا. بەڵێ تەماشەوان هێژا لەوێ بیرەوەریا 21 ساڵیە ساڵڤەگەڕا ئێریشین تیرۆریستیین 11 سپتەمبەری مە چەند راپۆرت هەنەوە ئەمن گەل پەیامێنن خۆشی بەردەوام بن لێ وەکو دزانن کو ئەمریکی لەوێ ساڵڤەگەڕێ هەموو ساڵان کو ئەو ئێریش هاتنەکردن سەر برجین بازرگانیە جیهانیە نەتەوێن یان نیویۆرکی و هەروە ساڵی سەر پەنتاگۆنی هەلبەت ڕێزی لێ قوربانیان دەگرن. هەلبەت ما هەناک راپۆرت هەنا ئەمە ئیرۆ تەماشا بکەن لێمە دەخواست ئەم بێژن کو ئەو موسەخانە لە جێ ئێریشین 11 سپتەمبەرێ هاتی ئافراندن و دانین نەهاگرتیە بتنێ ji بۆ قوربانیین کەسوکارین قوربانیان و ڕێزیە دێ کەسوکارن خۆ بکردن ئەم هەرن جەم vê راپۆرتی و ئەمێ ڤەگەڕن بیسان جەموە. هەر کە یادی 11 سپتەمبەر دێت کەسوکاری قوربانیەکان ئەو ڕۆژە مەرگە ساتەیان دێتەوە یاد. کەنەک خەڵکی سیڤیل لە ئەمریکا قوربانیە گەورەکە بوون. لە وڵاتانە سوپاکەیان ڕووی تێکرد خەڵکی سیڤیل قوربانیە بێگوناهەکە بوون. مامۆسای زانکۆ و شارزای بواری سیاسی و مێژوو لە زانکۆی جیمس مادیسن پێی وایە دوای تێپەڕینی 21 ساڵ بەسەر 11 سپتەمبەردا یەکەم جارە ئەو یادە لە چاو ساڵان جیاوازترە بێت بە هۆکاری زۆر، لەوانەش گەڕانەوەی زۆری سوپای ئەمریکا بۆ نیشتیمان. This year, I think the anniversary prompts a different kind of set of questions. ئەم ساڵ یادکردنەوەکە جۆرێک لە پرسیاری هێناوەتە ئاراوە لەوەی ئەو شەڕی ئەفغانستان لەبەر چی بوو، مەبەست و دەرەنجامەکانی چی بوون، هەروە ڕنگدانەوەی دەبێت بۆ فێربوون. لەوانەیە دووبارە بیر لە هەندێک لە پرۆسی بڕیاردان بکەینەوە لە جێبەجێکردنی پلانەکاندا و لایەن و بواری تر لە جەنگێکدا کە تیایدا سەرکەوتوو نەبووین. Decision-making processes. لە دوای ڕووداوی 11 سپتەمبەر شەڕی دژی تیرۆر هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا ڕوبەڕووی وەستانەوە، بەڵام بە پاشەکشی ئەمریکا لە ئەفغانستان و گەڕانەوەی تالیبان بۆ سەر دەسەڵات و مانەوەی ڕێکخراوی قاعیدەش ئایا شەڕی دژی تیرۆر کۆتایی هاتووە؟ لەوە تێگەشتون کە لە ڕاستیان ڕوبەڕووبوونەوەی تیرۆر
ڕەنگە بەچەک ئاسان نەبێ ئەوەی کە پێویستی بە ڕێکاری دیبلۆماسی و بە ڕێکاری مەبدەئی هەبێ بۆ کارکردن لەسەر ئەم گروپانە و بەکارهێنانی وڵاتەکانی خوان و هێزە ناوخۆیەکانی خوان بۆ ڕوبەڕووبوونیان وەکلەوەی کە هێزی سەربازی خوان دێن. بعد الحرب العالمية الثانية لما سقطت النازية كانت دوای جەنگی جیهانی دووهەم کاتێک نازیەکان ڕوخان پلانێک هەبوو بە ناوی مارشال پلان، بەڵام لە ئەفغانستان و عێراق پلانێکی تونند و تۆڵیان نەبوو تاوەکو وڵاتەکە دروست بکەنەوە و نمونەیەکی سەرکەوتوو بخەنە بەرچاو. زۆرێک لە خەڵکی ئەمریکا پشتیوانی ئەوە ئەکەن کە پێویستە سیاسەتی ئەم وڵاتە زلهێزەی دنیا لەمەڕ شەڕی دژی تیرۆر بە شێوەیەکی دیکە بێت. ڕای هاوشەوەی مامۆسای زانکۆکەش زۆر بوون. لەو باوەڕەدا نیم کە زۆرێک لەو سیاسەتانەی دوای 11 سپتەمبەر کردیان شتێکی کردبێ یارمەتی دەربوو بێت لە هەمبەر زۆرێک لە کردەوە تیرۆریستیەکان. لەو باوەڕەدام کە نیگەرانی بۆ زۆرێک لە خەڵک دروست کرد. لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوە ئەسایشی زۆرمان بۆ دەستەبەر کراوە. پێویست ناکات بترسین و لە ترسا ژیان بکەین. هەموو ڕۆژێک بترسین لە کردەوەیەکی دیکە. باشە با خەڵک لەوە بگەن کە هێشتا شەڕی دژی تێرۆریزم کۆتایی نەهاتووە. دەخوازن بەرگریمان لێ بکەن لە هەر کردەوەیەک لەوێ ڕوویاندا. بەڵام سیاسەتەکانیشمان پەرچەکردداری خراپی هەبووە بۆ سەر خەڵکی دیکە و هەروەهاش ڕنگدانەوەی خراپی بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستا هەبووە. ڕەنگە کات پێمان بڵێت دەسەڵاتەکەی ئەفغانستان چۆن دەسەڵاتێکە بێت ڕوو دەکەنە وڵاتانی جیهان و پێکەوە ژیان یان دەستی بەرەخراوێکی وەک قاعیدەوە دەبێت کە لە زۆر شوێنی دنیا مایی ئاشوب بووە و سەردەمی داروخانی فکری ئەو ڕێکخراوەشە. یحیا بەرزنجی گەنجی ئەمریکا، ڤێرجینیا. دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح لە بەردەم پەنتاگۆن کا بڕیارە ڕێو ڕسمێک بەبوونەی یادی 21 ساڵەی هێرشەکانی 11 سپتەمبەرەوە لەوێ بەڕێوە بچێت. بەڵێن بەیانیت باش پاش 21 ساڵ لەمەوبەر کاتژمێر 9:37 خولەکی بەیانی فڕۆکەیەک بە سەرنشینەکانی ناوێەوە لەلایەن تیرۆریستانەوە ڕفێنرا بوو وە خۆی کێشا بە بەشێکی ئەو باڵەخانەیە کە ئێستا تۆ لە بەردەمی ڕاوەستاوی. بەڵێن دەمەوێت بزانم 21 ساڵ پاش ئەوە ئەمڕۆ چۆن یادی ئەو کارە ساتە دەکرێتەوە. ئەلبەتە هێرۆ هەموو ساڵێک لەوە تا 11 سپتەمبەر دەستی پێ کردووە یادکردنەوەکان لە ئاستێکی زۆر گەورەدان. ئەمەش بە تەنها یەک مەبەستە ئەتوانین بڵین لەو مەبەستەدا دوو ئامانجەیە. یەکەمیان هێشتنەوەی ئەم ساڵیادە بە زیندوی لە ناو گەلی ئەمریکادا و بە تایبەتی لە ناونەوەی نوێی ئەمریکادا. خاڵی دووهەمیش نیشاندانی سووربوونی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم جا لە هەر فۆرمێکدا بێ. ئەمڕۆ وەکو ئاماژە پێکرد لێرە لە پەنتاگۆن مەڕاستیمێکی تایبەت بەڕێوە دەچێت. ئەلبەتە ڕۆژی هەینی و ڕۆژی شەمە مەڕاستیمی تریش بەڕێوە چوون پێشوەخت وەک ئامادەکاری بۆ ئەم ساڵیادا. لە ئێستادا هەروە دێ و کەسوکاری قوربانیان زیاتر دەگەنە ناو باڵەخانەی پەرلەمان بۆ بەشداریکردن لەم مەڕاستیمەدا کە بڕیارە پاش نزیکەی کاتژمێرێک یا کاتژمێرونیەکی تر سەرۆک بایدن بگاتە ئێرە تاجەگوڵینەی خۆی دابنێ و هەروەها وتارێکیش لەم ساڵیادەدا پێشکەش بکات. بەڵێ باشە بڵێن سەرۆک بایدن خانمی یەکەمیشی لەگەڵایە و لە شوێنێکی ترە بێت چونکە وەکو دەستگاکانی هەواڵ ئاماژەیان پێکرد بوو کە کاربەدەستە باڵاکانی ئەمریکا و بە خانمی یەکەمیشەوە چۆنەڵی لە شوێنە جیاجیاکانی ئەم مەڕاستیمەکانە بن چونکە تەنها لە پەنتاگۆن ئەو مەڕاستیمە ناکرێت لە زۆر شوێنی تری ئەمریکا بەڕێوە دەچێت. نەخە لە هەر شوێنەکەی ئەمریکادا لە شاری نیویۆرک لە شانکسڤێڵی ستانی پەنسیلڤانیا و هەروەها لە پەنتاگۆنیش مەڕاستیمی تایبەت بە ڕێوە دەچێت. سەبارەت بە پرسیارەکەت جێل بایدن بڕیارە لە شانکسڤێڵ بەشداری ئەو مەڕاستیمە بکە
و لەوێژ وەکو هەتا ئێستا کە ئاماژەی پێکرێ لە وتارەکەیدا پێدەچێت باز لە ئەزمموونێکی خودی خۆی بکە یعنی وەکو دەگوترێ خوشکەکەی یەکێک بۆ لەو کارمەندانەی ناو ئەو گەشتە ئاسمانی کە بڕیار بۆ بکرێت بەڵام لەبەر هۆکارێک یا هەر هۆکارێکی کە بێ ئەو ڕۆژە نەچۆتە ناو فڕۆکەکە پێدەچێت جۆ بایدن خانمی یەکەمی ئەمریکا باز لەم ئەزممونەش بکە. بەڵێن هیچی تر هەیە ینی کاربەدەستان باسی شتێکی ترەکە ئەم ساڵۆکو دەزانین ئەمە دووهەم ساڵیشە پاش ئەوەی کە هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کشانەوە دووهەم یادی ئەوەیە 11 سپتێمبەر بکرێت هەندێک دەڵێن ئێستا با بڵین گۆڕانکاری بەسەرادێ لە پاش ئەو کشانەوەیە گۆڕانکاری بەسەر ئەم بۆنەیە شادێ و هەروەها بۆچوونەکان بە تەواوەتی ئەگۆڕدەی یان چۆنەڵێ خەمەکان ئیتر هێواش هێواش ئەڕەوێنەوە پاش ئەوە لەسەر ئەمە شارەزایان چی ئەڵێن؟ لەسەر ئەمە شارەزایان ئێرۆ زیاتر جەخت لەوە دەکەنەوە کە دەشێت ینی مەراسیمەکان تا ئەندازەیەک بڵین کەمتر ببنەوە بەڵام سووربوونی ئەمریکا هەرگیز کەمتر نابێتەوە وەکو تۆ ئاماژە پێکرد ئەمە یەکەم ساڵیادی 11 سەپتەمبەریشە پاش ئەوەی کە ئەیمەنە زەواهری دەکوژرێت یادەوەریەکە بە هەر شێوەیەک بێ لە هزری گەلی ئەمریکادا دەمێنێتەوە چووکە هێرچێک بوو بۆرچەخانێکی گەورەی لەسەر ئاستی جیهان دروست کرد مێژووی لە جیهاندا گۆڕی وەکو چۆن پێرڵ هاڵبەر ئێستا کە باسی دووەم شەڕی جیهانی دەکەی یاخو باسی هەر ڕووداوێکی دووەم شەڕی جیهانی بکەی دەست بەجێ لە ناو ئەمریکادا شارەزا پسپۆر ئاماژە بە پێرڵ هاڵبەر دەکەن بۆ 11 سەپتەمبەریش بە هەمان شێوەیە هەتا ئێستاش لە ماوەی ئەم 21 ساڵی ڕابردوودا ڕۆژە لە ڕۆژان نە ئەوەمان بیست نە ئەوەمان بینی کە بڵین بایەخێک نادەن بەم ساڵیادە بە پێشەوانەوە ینی ئەو پەڕی ئامادە باشی ئەمە ئێستا لە بەردەم پەنتاگۆن داین هێرۆ ینی کاتێکی زۆری دەبێت تا خەڵکەکە دەچنە ژوورەوە ینی باری ئاسایشی بەو شێوەیە بەتوندی گیراوە. بەڵێن ئەمە یەکێکشە لەو یادانی کە ئەو کەسانەی کە ڕووداوەکەیان بیربێ لە تەمەنێکیان بوو بێکە ئەو ڕووداوەیان بیربێ لە هەر کوێیەکی جیهان بن یەکسەر بیریان دێتەوە ئەو ڕۆژەیان بیر دێتەوە کە چیان کردووە لەکوێ بوون کاتێک با بڵێن ئەم هەواڵەیان بیست. بەڵێن ساڵح لە بەردەم وەزارەتی بەرگری ئەمریکا زۆر سوپاس. سپاس بۆتەوە. یەکەم ئێریشا تیرۆریستیە بەری 21 ساڵان لێ سەر ناوەندا بازرگانیە جیهانی لێ نیویۆرکی بوو هەلبەت ئەو جه هاتە وێرانکردن لە شووناوی مۆزەخانەک هاتیە ئافراندن هاتی دروستکردن ji بۆ ڕێزگرتنێ لە قوربانیان و لێوێ ئێریشی هەر ساڵ ئەمریکیژی لێ نیویۆرکێ دیگەنە هەب ji بۆ بیرەوەری ئەف ساڵ دیارە ئەو مۆزەخانە ji بۆ خەڵکی هاتێگرتن ji بۆ ku کەس و کارên قوربانیان دەریڤە هاتن ڕێزی لە کەس و کارên خوا بگرن دیارە ناونوان ساڵانە تێنخواندنی یەکێک ئەوەی کەسێن لەوەر هاتینا کوشتن دوێ ئێریشیدا نەها ڕاستەوخۆ بمەڕا پەیامبەری دەنگی ئەمریکا سنان توش دەمیر سنان دەم باش ئەم دخوازن بزانن کە ئەو ڕێ و ڕسم ئەزانم کەمێک هەنێکی زوویە لە نیویۆرکی و لێ مەدخواست ئەو ڕسم بزانن چاوا تێنکردن لەکوی دەری تێنکردن. دەم باش داخل بەێ وەکی کوتەی زانین ئیرۆ 21 ساڵ بەرێ وەکی کوتەی زانین ئێریشا 11 دۆنی هاتەکردن ئیرۆژی ئەو ئێریش دەبێت دەرێ ji بۆ قوربانیان ئەم بێژن سەرمونەیەک وەرە لێداخستن وەک دەگو ئیرۆ بچێکی هێزوویە مرۆڤ ئەم بێژن ماڵباتن بتایبەتیژی ماڵباتن و مرۆڤێن قوربانین 11 دۆنێ لەبێ دەرێ هێدی دجبن ئاواهی ئەو هەردوو ئاواهی وەکی هۆژی دبینن دەبێت پێش من بوون دبێژن ئاواهیên ناوەندا بازرگانیە جیهانê li vê deriya wêrî şatekirin ew roj em bêjin ev kolanana li vê derê di nav toz û dumanê de mabû ev cihekê em bêjin pir li vê derê wekî em dikarin nişanê we bidin avahiyên nû hatine çêkirin em nikarin mesela hin tiştên wek berê li vir bibînin lê em bêjin mesela müzexane li vir hatiye ava kirin ji bo qurbaniyan hewz hatine çêkirin doraban hewzan navê wan qurbaniyan hemû hatine nivîsandin wekî ku tê zanîn ew wê rojê da mesela gelek agirkujer jî mixabin dema ku çûne alîkariyê
دوی دمید جیانا خوش دستابون مالباتی وانجی ایرو لورن جبو قربانی خون و ریز بگرن داخل ویگاوی اوکی وگو بشکل زویه حتی که نیف ساعتی ام بیشن سرمونی دست بکه سرمونی چه بن نیوکی ام بیشن والیا نیوکی و چه بن او سرمونی تشمره میجا بله سرمونی دا مالباتین قربانیان او جهین وکی مگو جهین بازرگانی جهانی و دری حوز هاتنه چکرن دورا وان حوزان ام بیشن ناوی وان قربانیان بلب هاتیه نویساندن یعنی ام بیشن نزی 30,000 کسان جیانا خوش دست بو مالباتی ورن لوی دری او جهین ناوی قربانیان هاتیه نویساندن و گلان دانن لوی دری و جبو وان و دعا بکن جبلی وجی یک نک یعنی او مالبات حمو بهورا و ناوین قربانیان بهورا بیشن و ام بیشن هنجیان ام بیشن یعنی آرمانج اوه کو ریزداری خو جبو قربانیان نشان بدن هر وها اویجی نشان بدن کو ام ویروجی ام قربانی خو بیر ناکن از باور کم آرمانج اوه هن بله از باور کم کو جگرا سروکی کاملا هرس ولی نیویورک با ایرو چکو ده نیوجرسی بود لکنفرانسا کی بو جبلی ونا کاربدستین دین حکمتی وکیل وربن و يعني بيجبني عشان تكرن جوانا بله هنجران جبو برگرین اولهی بالناف هر نافی هر کسی نادن کلیور به کلیور ناف اوین نادن یک چیز تشتک و هی داخل مثلا اوجهی و اندبینن مثلا پشمن لوی دری ریزداری دیکرن تنی مثلا ام بیشن مروبین که جبو مدیای دخابتن حمو نکارن هرن لوی دری پرتر ام بیشن دستلاتدار و مالباتین قربانیان دکارن هرن لوی دری جبر وجی ام دکارن نبی بیشن مثلا مروب مثلا کارکری مدیا یک ین وقت من نکارن هند وی داری تماشا بکن وی داری بتایبتی چیتی کرن لی تشکی و های البجم جبر برگرین ابلاهی بوی آوای دلار خستن لی امروز کارم بیشن والیا نیویورکی کتی هوکل لیور بعدیسا هر وها سرخ شردار نیویورکی دلاری به داخل سنان تجدمیر پیامبر دنگمر که نیویورکی بمره وقال که سپاس کاریگەری ئابوووریەکانی پەتای کۆرۆنا وای کردووە زۆرێک لە کاروبارەکانی شاری نیویۆرکدا بخێن یەکێک لەو شوێنانەش بەشێکی تایبەتی مێژووی ئەمریکایە زانیاری زیاتر لەم راپۆرتەی دەنگی ئەمریکا ببیستن. جسقلا 2006 ذاكو موزخانه یا رزلینان قربانی هیرش 11 سپتامبر هاتیه دامزراندن در فتک دایه به هزاران رزگاربوین و هیرشه دادردین خواه پار و بکن و جبیر بکن. هر جاره که من موزخانه پیشکشی دکر آنجی من خلق موزخانه دیگران دما از آتنا مال من حسن باشتر هبون و از آرامتر دبون من حس دکر که من تشتک پاروکریه و من هاریکاریه کریه و اوجی حستک باش بود. لی خرابون روش آبوری که بر پندمی کووید در کتهوله زیده بود و لحفده طباخ ای سال موزخانه هاتا گرتن. ده هاتا میج خرکی تینه موزخانه سردانچین و تشتن لویر تینه فروتن تی و مخابن بی میوان تینه ور من نکاری خرجین که پیویستن جبو موزخانی دابن بکن. هفدام از رینر موزخانه جنیفر ادمز وب دبیجه بریا پندمی سالانه 300,000 زیارتوانان سردان آوری دگرن لی سال 2021 که تنی 26,000 کس هاتنه. موزخانه تشتین قربانیان وکه جانته بلا و ناسنامه اینوان نشان دادن لی تایبتمندی آوی موزخانه او بوکو در فتک بو کم کرن و هفدیتن رزگار بوین گو جیروک و سرهاتین خوالویر پاروده کرن. ما اف به برنامه پروردهی یا پر مزن پرورده کرن دا که بکارن چیروکین خواه دناو کرتنویسک 15 خولکی آتشتین که هاتنه اثر ایوان بیجن دناو در راستی و جماره این بویره 11 ایلونه و یا که ام جوان دبیسن گرگ الهامی داده افتین اویره دا که چیروکین روژا هری تراژیک دیروک آمریکایی ببیسن. پرانی آوان کلو پلان و بین و گوهستن با موزخانه یا ولایت نیویورک لباجار البنی و هر وصال سرهیل انترنت جی و بین دیتن لی آلیگرین موزخانه دبیجن دبک و پیوندی نافبر رزگاربوین 11 سپتامبر و زیارتوانان با هر جناف بچد. تشتی کتوان 16 سالان دا مبو خلقی که ما دیتی کریه و پارو کریه همه روندکن چاوان و هم بسکرم بو
او gelek hestiyar û mirovî ye. Windabûna parvekirina mirovan û fêrkirina nefşê dahatê tişteke ku em dê bêriya wê bikin. Her New Yorkiyek vê bêjete ku 11 îlonê çi caran ji bir naçe û vê mizaxaneyê bi rastî derfet da xelkê ku çi cara ji bîra wan naçe û niha şermezariyê ku vê bête daxistin. Ev mozexaneya derfetek bû bû kartêkirinên dîrokeka zindî lê ya winda. Raporta Anshuman Apte, Helen Sindhi, Dengê Amerîka. دوحشەمبی جگرا سەرۆکی ئەمریکا کەمەلە هەرس بۆ ژمارەکە پشتەوانین پارتیاخوا پارتیا دموکرات ئاخفت لە جڤینە ئەف ساڵیا کۆمیتەیە نیشتیمانیە دموکراتان لە ناشنال هاربەر لە ویلایەتە مەریلاند خانم هەرس گوت گەفا و وڵاتێمە ڕاستی وێ دەبە گەلکێ مەزنە وێ گوت ژی ئەو گەف لەسەر ئازادی و دموکراسیە مەیە خانم هەرس گوت و ئەف جڤین نیشانەکە و ئەم ڕێ نادن وان کەسێن تونڕێ کوخوا بوەکە ڕێبەران دەدن ناسکردن دموکراسیا ما هەڵوەشینن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پاسەوانانی کەناراوەکانی تورکیا ڕاینگەیان کەشتەکانی پاسەوانی کەناراوەکانی یۆنان تەقەیان لە کەشتێکی بار هەڵگر کردووە کە لە سنووری نێونەتەوەی ئاو لە دەریای ئیجە دەسوڕایەوە. ئەمەش گرژێکی نێوان ڕکابەرە ناوچەیەکانی زیاتر دەکات کە لە چەند هەفتەی ڕابردوودا پەرەیسەندووە. لە ڕاگەیەندراوەکەی تورکیادا هاتووە لە ئەنجامی تەقەکردنەکەی ڕۆژی شەممە کە لە 11 میلی دەریایی باشووری ڕۆژاوی دورگەی بوسکادای تورکیا ڕوویدا هیچ زیانێکی گیانی نەبووە. ئاماژەی بەوەش کردووە پاش ئەو هێرشە هەراسانکاریە لە دوو کەشتی پاسەوانی کەناراوەکانی یۆنانەوە دوو کەشتی پاسەوانی کەناراوەکانی تورکیا چوونە ناوچەکە و بەلەمەکانی یۆنان ڕۆیشتن. باڵێزخانەی یۆنان لە ئانکەرە وەڵامی تەلەفۆنی نەداوەتەوە و ڕوونیش نییە بۆچی ئەو تەقانە کراوە. گەلۆ چما لڤی دەمی ئەف کریز دنێڤبەرا تورکیا یۆنانستانیدا گەرم بووە و دەرکەتیە و نافبەریە ناتۆ و ئیکەتیا ئەوروپی گەهایە کوی دەرێ دنێڤبەراوان هەردوو وڵاتاندا بمەڕە ئۆزلم یاساک ئۆزلم دەم باش بەری ئەم بەرسەواتە بزانم سەروان دوو پرسان دەخواست ئەس بزانم کانی چ تشتی نو تزانیە یان تە بهیستیە لەسەر وی مەسەلات تەقەکردنی لەگەمیان و بەرسەوا تورکیا Beli dahil Veseris ve Kardestin Türkiye ragahandın ku keştiye Anatolia geçtiye Tengava Dardanel u Liver pişti kriyarın dadi u tekniki keşti berbe ciye xuye ku bendera le bajarek din ya Türkiye'ye derketiyeri her vaha Kardestin Türkiye dahil ragahandın ku dozgeriya Türkiye'de derbare ve büyerede li persinek dayet despekerin u Türkiye hem le Ankara u hem jî le Atina'yê ketine têkiliyên bi karbidestên Yunanî û ev bûyera bi tundî şermezar kirine û daxuyaniyek fermî xwestine ji karbidestên Yunanî. Hêjayê bîrxistinê ku heta niha Yunanistanê ser bûyerê hîna daxuyaniyek fermî nedaye lê li bendeyê ku îro di derbarê bûyerê de هند خویانین دن ورن داین. باشه ازدم افچند بدنی برای ترکیه و یونانستان دا چه معلومی دمی افکشا افکریزه دنی برای وانده درکتیه. بله داخل وکی تزانین هر دو ولاتن کو اندام ناتوی نه و جیران براستی ده سالانه ندان واندا ناکوکین توند هنه به هری پرژیل سر سروریا چافکانین انرژی یل دریایا سپی و لسر سروریا هن گراوین لدروجلاتا دریایا سپی هری داوید دسپیکا و مهدا یعنی ده روج بره ترکیه ایدا کرکو فروکین یونانی
فروکین شریان ترکیه دما ریحانان بناتوی ده استن کرنه و اف خطریک چکریه لی یونانستان اف iddiana redike her vaha Türkiye dibêje ku Yunanistan hin giravên ku nêzî beravên Türkiye'ne leşkerî dike û ev jî binpêkirina hin peymanên navneteveyî ye. Lê dexîl hêjayê gotinê ku Erdogan hefteya borî çar cara gotarên gelek tund dijî Yunanistanê anî zaman û got ku sebra Türkiye'ye nemaye û Türkiye dikare ji nişka ve şevek کی وره کو افجی آلوزیک مزن درخست هولی. أصلاً يعني ما بيست بريشان تروجان ناتو هولا كابو جوانا بريه دني برا هردو أندام إنكو ناتو دنا يكتيا أوروبيش بهمان شوا وديارة وزير درفي أمريكا جي هولا نافبري كربو يعني چه جوان هولا نافبري أم دزانن؟ بله داخل براستی لگور دا پیزانین فرمی یعنی داخویانی فرمی امن کارم بیشن کو انجامک راست و دسکتی لپیش میه لی امتن دکارم بیشن کو پیشتی نامه یونانستان یا هفته آبوری کل سری امریکا نتوین یک بویی یکتیا اروپا خستو بکو اف گفن ترکیه و داخویانی اردوغان به فرمی وره شرمزار کرن و پیشگیری یونانستان وره کرن جبر و یکیجی روزان شمیه وزیر دروی امریکا انتونی بلینکن گفت که دوی اف پرسکریکا به دیالوگ وره چاره سر کرن هر وها سکرتری گشتی ناتوی یان ستولبنگ جی همان خال دست نشان کر لهنگ چاودرین یکتیا اروپا دبیجن کو دبکو بریا جوینا هلجوینا سروکین یکتیا اروپا یا نفرمی کو اوی شش و هفته جوتمه هده لپراگ وره درخستن دبکو به ناوبنکاریا ناتوی و امریکای ریبرین هر دو ولاتان جوینک پک بینن. أظلم يا ساك راست خوب مرة بقول كي سباس أظلم. يلك سباس. والله عزیزان و ڕێزلێنان لە شاژنی بەریتانیا بەردەوامە لە کاتێکدا تەرمەکەی بەڕێکەوت بۆ لەندەن و خەڵکی ڕێزی لێنەنێن لەوە ژەمەد بابەتێکی بەرنامەکەی ئێستامانە بەڵام پاشەم ناوبڕە. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. تابوتا شاژنا بريطانيا إليزابيث جمالاوي يا هافيني لسكوتلاند برف أدنبرا بريكت وبدرجاهية ريكا قالك جيهان خلكي بريطانيا جبور رزقرتني لسرخن رجادان راوستان بون قالك جوانا ببيدنجي وقالك جوانا جي بتشافين جري سبيدا إيرو بالدمي لندني كارواني أوتومبيلين تابوتا إليزابيث يا شاجنا بريطاني جكلها بالمورال جهي كويت جي نوتو 6 سالية دا وغرا داوي كري دركت برف بايتخت بريطانيا دا غوتارا رزقرتني دا للداعي كافا شاه تشارلز يسيم ده دماكو بويا شاه ويقول كو ريويتيا دايكاوي قالكي هجابو بەڵێ عزیزان هەروەکو ئاماژەمان پێکرد تەرمی شاژنی بەریتانیا ئەلیزابێتی دووهەم ئەمڕۆ یەکشەمە لە مەراسیمێکی تایبەتدا دەگەڕێتەوە بۆ لەندەن ئەمەش لە کاتێکدایە کە ئامادەکاریەکان دەکرێت بۆ ئەوەی ڕۆژی 19 ئەم مانگە مەراسیمی بە خاکسپاردنی لە لەندەن بەڕێوە بچێت هەر پاش ئەوەی شاژن ڕۆژی پێنجشەمە لە تەمەنی 96 ساڵیدا کۆچی دوایی کرد چارلسی کوڕی بوو بە پادشای بەریتانیا دەچینە لای زارا ساڵح شیکەرەوەی سیاسی لە لەندەن بەڕێز زارا ساڵح سوپاس بۆ کاتەکەت سەرەتا دەمەوێت بزانم خەڵکی بەریتانیا چۆن یادی شاژن دەکەنەوە بله سپاس بۆ تا هیرۆ بێگومان یعنی نوچەیە کۆچە داویە شاژنا بریتانیا ناودار ئەلیزابێت بڕاستی نەتەنێ نوچەیە سەرەکە بوو لە بریتانیا بۆ خەڵکی بریتانیا لە سەرانسەری جیهانێ یعنی
نوچه وقت بیا میدیا بو یا لسوشیال میدیا دبو براسیجی او تی وی واته گو او شاهجناها براستی جه کی به تایبت لسراسر جهانی هبو بریتانی جی وکا او شاهجنا کوین الیزابت مریزه دکن وکا دایکا توان يعني بيركا بريطانيا بو لو ما اوريز قرتنا قال لك خويا وديار هذا جير قرتن لسراسر بريطانيا تريد ايرو ترمي هناك دركت جبال مورال جويكل هي نها بريديا بيشتي نيفرو دما لندن ويبقى بقى لندن حموجي او دركتني السريان ها دخيل يعني زمان حموشي شوي ريز لي قرتنينا بەڵێ لە کاتێکدا دەزانین هەر پاش کۆچی دوایی شاژن چارلسی سێمی کوڕی بوو بە بادشای وڵاتەکە و سەرانی تەواوی جیهانیش پیرۆزباییان لێکرد و هیوای تەندروستێکی باشیشی بۆ ئەخوازن دەمەوێت بزانم هیچ چاوەڕوانی گۆڕانکاریەک با بڵێن لە سیستەمی ئەم بنەماڵەیی بەریتانیادا ئەکرێت یان نا بێگومان هەن گوهارتن وێ هەبن لێ ئەو گۆرتنێن سەرەکە جبر برنسيب وريبازي او مالباتي يك هر شاهزاده بريطاني بي ولا شاهجن بي بيغمان دا خفتنا خود تشارلز اني زمان جو اول سروي ريا دايكا خو بردوام بكي لي بيغمان وي نكار بي او جهه تايبت او جهه ريز لي قرتنا جران او رولا قالكي قريب ملت بريطانيا وين دولة الكومنولث نزيكي هبكي او تشارلز نكاربي فيرو لي بكري لي او دخوازي هول بدي جبرغو تديت تشارلز غويرون هاو بشاهي بريطانيا بشيوه كفرمي هناك يعني دمجوي خلكي بريطانيا دا هناك ديروكاوي رش هيا التايبت جدما قابا هبجيناوي يا جو تشو وچا داوي كرد نوتو حفتادا ديانا ويش اخي هناك يعني بيوندي وين لقر او باشا دكتور زارا اما دزانين كاتك كسك دبيتا بادشاه هاو سركشي دبيتا چونالي شاجني ولاتكا بلام هوكاري چي بوكا هاوجيني چارلسي سيهم بابلين نازناوي شاجنيان پيندا لإستايا بله او لغور يساو برنسيبن بريطانيا شاهي شاهزاده يعني كسيغو ناج مالباتي بي يعني اگر هبجين بي كوجا علي بي نتواني بي او لقبي او بسنج برغو او نج مالباتا نج خوينا وابو يعني او يعني هبجيني كوين إليزابيث بخوا نتوانش برغو او راستاج بسمامه ويبو لنج يسيريا شارابوز بيجن بولوجي نتوان نكاري بو بشاه او كاميلا بخوجي نج مالباتيا وقاعد دوا حتى بري صالك تاني انه كوين إليزابيث جيرا بيروز كرغو يعني نها او كاري ببي هبجينا شاهي بريطانيا تشارلز يعني او بالانجليزي بيجن كوين اسكورت يعني تنت مني جناوي يعني بەڵێ پێشەوەی بچمە پرسیارێکتر دەمەوێت بینەرانمان ئاگادار بکەمەوە ئەو دیمەنانی کە لەسەر شاشەکە دەیبینن دیمەنی ڕاستە و خۆی کۆشکی باکنهامە بەڵێ دکتۆر ساڵح دەمەوێت بچمە پرسیارێکی تر ئایا مردنی شاژن چ کاریگەریەکی دەبێت بەسەر ناوچەکانی ژێردەسەڵاتی بەریتانیا نەک تەنها بەریتانیا بۆ خۆی بێگومان باندۆرا وێ هەبێ لأن ئەو باندۆرا گەلێکی بنگهین بێ یعنی ji ber got dît ew welatên got dibin navê sîwana dewletên Commonwealth ê got Brîtanya desthilatdariya wa kirî li Brîtanya bixwe jî yanî ew şêweyê peywendiya wê her bimêne lê hin şêweyên yanî dibêjin ê teknîkî wê bêne guhartin wek nimûne mesela li Brîtanya ستا او گوارتنا پرايان وي بي گوارتن او ويني اليزابيث لسربو يعني ماوي يعني نافبرا 2 سالا دا او براتينا گوارتن الباسبورت يعني ويني
اللي كوين إليزابيث لسربو بيغورتن اللي أهلبت أو رولا كوين إليزابيث قالكي جرينج بو باندورا السرفان ولاتن دي ترجي هبويد هندوري كومنولث بريطانيا با تشارلز از باورد كم وين نكار بي ويرو تمامي بردوام بكي حتى هاد الجورتي ديار كرن جبر او بخو نقل كي دوي او ندوي شوبا ديا خد بوتني يعني وقت بهتر خلكي بريطانيا باورد كرغو او تشارلز بخو وي نابدي كوري خو ويليام جبرغو بهتر بريطانيا حز ويليام حز دكن جبرغو نها او بوجي او جيبو ميري ويلز وجناوي جيبو ميرا ويلز وهناكي زحمتي هبن البيشات تشارلز جو كاربي جهه يعني نيزيكي وجهه ديا خوب يعني وي رولاغو بدي نخاسم ويجي اخاف ناخذ يعني زمان يعني بس نجنا خذها قلت احس كرنامه يعني الجنب بريطانيا جناوي نمونك رشا يعني نمونك يعني تيجريدان بالديانه برقو او سدما هل وش عندنا هبجينتيا ديانا وتشارلز ابتي بيرا خلكي بريطانيا روز بوردكم هنا كيوي هنا كي زحمتي واصلا هبن البيشا تشارلز بو كاربي هنا كي وي دبن سها وي باندورا دیا خدا كون إليزابيث از باوردكم وي بمينه بله دكتور زارا دبینین لآستی جیهانی و بتایبەتی لەناو کوردی شاکە ئەبینین لەو ڕۆژەوەی شاژن کۆچی دوایی کردووە دوو ڕای زۆر جیاواز هەیە هەندێک کە دەزانین ینی زۆر نیگەران و زۆر خەمبار بوون بۆ ئەم کۆچەی شاژن و زۆر بە گرنگیەوە لە ڕۆڵی دەڕوانن بەڵام هەندێکیش هەن کە ڕەخنە لەو دید و بۆچوونە ئەگرن کە بەو شێوەیەیە هۆکارەکەی چییە ئەم دابەشبوونە؟ بس باوردكم هناك تفليبونها يا فردا يعني لبريطانيا يعني شاجنا بريطاني ترولاوي دوار السياسي النبو يعني او بريطانيا وك برلمان وك حكومه او رولا كوي سياسي باشا ابو تايبت لسر باشور كردستان لسر بسغريكا كردي يعني شري جهاني كم دويم بريطانيا رولا كوي جرين هبو دروشا كردي دو هر بشويكا نريني بو نباش بو يعني عم تبدا زانو تيا داوي ريفرندوم جي وياك دستي سر هبو قونتشو سري لي از باوردكم كرد هناك قال لك زور بعاطفه يعني با مثلا يعني او شاجنا بريطاني تبي وندي وين با بريادي سياسي نبو از باوردكم قال لك كرد رئيس بقرن في شاجناها او تيجال تبلي هاف نكن يعني رخنا السياسه بريطاني برلمان حكومات بكن بس شاهجنا بريطاني باوردكم جهير ريزلي قرتنيا او ام كرد ام كارن ويبكن نمونه تشاوا مروف خل دورا كسايته كي خدي كاريزما جوهر ور جهه قنجي وخيربو نخص جو ديكتاتوريته كي افاكي وك تشاوا ناف ملتين جهانا دويم قالك ولاتا ناف كرداده جي افا غابا قالك كرد غابا سروكا كبيان جي تشيك تبي جيانا خبي فقردن ويدكنا شخورا وكا بيكرك يانجي وكا نمونة بيسروك جانا بيانجي بجان وبخوينا مترنا افحمو شوين افاكرنا ديكتاتوريتي وشاندنا عبودية استمكارية يعني لأبشاجناها نكاري او رولاوي هر رولك او ملتي السر هفت قرتن او يعني يبون نمونا سيمبولا يكيتيا بريطانيا بەڵێ دکتۆر زارا ساڵح شۆڤەکاری سیاسی بنکە لە لەندەن سپاس بۆجی زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان دوحشەمی سەرۆکی ئۆکرانیا ڤڵەدیمیر زەڵەنسکی گوت ji destpêka vê mehêîlûnê da hêzên welatî wî nêzîkî 2000 kilometrên erdê ji destê hêzên Rûsî derxistine û niha ew erd dijêr kontrola serbazên Ûkranî de ye. Zelenskî leşkerê Rûsî tawanbar kir ku her tawanekê wê encam bide ji bo ku wan deveran vegerîne ji destê xwe. Di peyamekî vîdyoyê de Zelenskî bersiva gotina Wezîrê Berevaniya Rûsya
ددا دماوی گوتی کو هێزیên رووسی xwe ji dû deverên Xarkîv yên Rojhilata Ukrayna vekêşane cihê ku hêzên Ukranî pêşketinên baş tê dekirîn bi destxistîn. Zelenskî got jî ji wan re biryarek baş bû ku birevin. Daxuyaniya Wezîrê Berevaniya Rûsî çend rojan bû piştî hêzên Ukranî pêşketin di şeran de li başûrê Xarkîv kirîn. Wî got jî ku ev mijar yan serokê Ukrayna ev mijar bi serokê Fransî Emmanuel Macron re behs kiriye û çawaniya qeyîmkirina tolew cizayan li ser Moskow. دەنگی چەند تەقینەوەیەک لە شاری پرۆکۆڤسکی ئۆکرانیا بیسترا لە کاتێکدا شەوی شەمە لەلایەن رووسیاوە هێرشێکرایە سەر شارەکە. لە پشت بینەکانەوە بڵێسەی ئاگر و دووکەڵ بیندا کە بەرز بووبەوە لە هەمان کاتدا زەنگی هوشیارکردنەوە لێدرا. دانیشتوان ئاگادار کرانەوە کە بە دوای شوێنێکی سەلامەتدا بگەڕێن. دەست بەجێ ڕانێگەیەندراوە کە هێرشەکە کراوەتە سەر شوێنێک، بەڵام چەند تەقینەوەیەکیش ڕوویدا بوو لەو شاری کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەرێمی دۆنسێکی ئۆکرانیاوە. وەزیرê dervê Amerîka Antony Blinken bi sekreterê giştiyê NATOyê Jens Stoltenberg re civiya ji bo mişt û mirên li ser destkeftên dawiyên leşkerê Ukraynî wan her wesa danûstandin kirin li ser bijareyên welatên Yêketiya Ewropî ji bo ku ji zivistana dahatî derbas bin bi kêmtirîn gaz û nefta Rûsî. Blinken got serokê Rûsî Vladimir Putin enerjiyê weka çek bikartîne. راپۆرتا دەنگی ئەمریکا ji Wezareta Derve Amerîkî. ڕۆژایینê wezîrê dervê Amerîka Anthony Blinken piştî ku vî serdana nexweşxaneyek zarokan li Ukraynayê roja pênşemê kir, got ku her ku êrîşa Rusyayê ya li ser Ukraynayê di meha xwe ya heftemîn de berdewam dike, sivîlên Ukraynayê bi giranê jin û zarok bedelekî mezin didin. Blinken serdana navenda NATOyê li Brükselê kir û got ku şerê Rusyayê bandorên mezin derdixe holê ku ev bandorê gelê Rusyayê jê dike. ژمارەکە mezin yê hêzên Rûsya li Ukraynayê û mixabin bi awayekî trajîk metirsîdar serokê Putin destnîşan kir got ew ê gelek kesan bavêje nav vê qeyranê got bihayekî mezin be ji Rûsya re bê bedelên mezin ji bo paşa rojavê. Blinken got ku Rusya êdî nikare amûrên leşkerî bo hêzên xwe peyda bike û ji bo çekan serî li Îran û Koreya Bakur bide. Li New Yorkê Rusyayê civînekî encumena evlekarî ya netewên yekbûyî li darxist da ku rexne li rojava bike ji ber piştevaniya leşkerî ji bo Ukraynayê re ku nûnerê vê got ku ev bûye şerekî vekaletê ku ji aliyê NATOyê ve tê bi rê vebirin. Sekreterê Giştî NATOyê Jens Stoltenberg bang li hevalbendan kir ku cil û bergên taybetî jeneratör kun û amûran bidin da ku alîkariya artêşa Ukraynayê bikin da ku zivistanê derbas bikin. Blinken got ku Amerîka vê alîgirên xwe yên Ewropî jî di sermayê de nehêle ji ber ku ev ji zivistanê re amade dibin û heval didin ku bêyî gaz û nefta Rusyayê bi serkevin. Pisporek ji dengê Amerîka re got ku Amerîka dê karê xwe ji bo parastina yekitiya NATOyê berdewam bike li dijî toleyên Rusyayê. û hindê bibînin ez difikirim ku gelek hewildanên reveberiya Biden bû bi rêvebirina hêviyên li Ewropayê ye ku hewl bide ku bu krîza enerjî bibe alîkar û te heman demê de siyaseta xwe ya li ser Ukraynayê pihêztir bike. Her wekî wî di 6 û 7 mehên davê da kirî. Di serdanekê xwe ya roja înê ya Pragê de Wezîrê Derevanî Amerîkî Lloyd Austin got ku Amerîka û hevalbendên wê dê heta dema ku pêwîst be dê piştgiriya Ukrayna û hevdû bikin. Ji bo Cindy Sain, Rûken Işık, dengê Amerîka, Washington. رووسیا ڕەتی کردەوە کە کەرەستەی سەربازی لە وێزگەی ئەتۆمی زاپۆریژیا لە ئۆکرانیا گەورەترین وێزگەی کارەبای ئەتۆمی ئەوروپا جێگیر کردبێت. این هالیکۆوە خۆ بوو کاراسەدەکە ناوکی ئامادە دکە. ئەو بۆخوا ئەو بۆ کوڕێ خۆی 2 ساڵی ئەلەکساندر دەرمانان بەرهەف دکە. داکۆخە بوو پارێزن لە هەمبەر دەرکەتنا رادیۆسۆنی ji santrala navûkî ya nêzîkî Zaporojyayê. Ez hatim vir da ku hebên îyot û potasyumê bikirim. Heke keraseteke çê bibe em ê bikaribin wê werbigirin û jiyana xwe biparêzin. Ez hêvî dikim ku pêwîst nebe. Çavdêrên Ajansa Navnetevî ya Enerjiya Atomî IAEA roja sêşemê ragihandin ku zererek mezin
گەهشتیە سانتراڵێ دناودا ئاواهەیە و سۆتەمانیە ناوکی و بەرماهیên رادیۆئاکتیڤ jî têde hene. Di dema serdana xwe de lêkolêr neçar manko xwe ji topbarana derdorê biparêze. Em yariya bi agirî dikin û dê karasatek rû bide. Sekreterê giştî yê neteveyên yekgirtî banga avakirina herêmeka parastî kir li derdora santralê. Ev yek dê bi pabendbûna hêzên Rûsî çê bibe ku hemî leşker û kelûperên leşkerî ji wê herêma sînorkirî vekişên û her wiha bi pabendbûna hêzên Ukraynayê ku neçin wê herêmê. Çavdêrên IAEA leşker û alavên leşkerî yên Rûsî li cihê bûyerê dîtine. Tina wan da kamyoneke leşkerî yên ku li du salonên turbînê bicih bûne. Ukrayna dibêje Rusya di çarçoveya operasyoneka ala sexte da herêmê topbaran dike. Ez bawer dikim ne bi tenê cîhan berpirsa belkû pêtiviya nûnerên Ajansa Atomiya Cîhanê Rûsya neçar bikin çekê xwe danit li nêzik kargeha navokî û tevaya kontrolê jî vegerînte destê Ukrayna. Rusyayê roja çarşembe red kir ku kelûperên leşkerî li vê derê hatine pecihkirin û Ukrayna bi êrişan tawanbar kir. Gelo em xwe gulebaran dikin ew tiştekî bêwate ye. Çirê din nîne ku em wê şîrove bikin. Şeş reaktorên newikî baş tene parastin li vê herêmê. Lê ne ew ku nikarin bihên hilbişandin. Wan embarên bêmetran stûr hene û di her avahiyekê de reaktorek bi teştek pûlay azextî gavekê stûr. Xetên elektrîkê yên tora sereke yên santralê zerer dîtine. Sîstema wê yên sarkirinê niha ji aliyê xeteka yedek ya jeneratora santralê bixwe têt dabînkirin. Jeneratorên dîzelê an jî mazotê çareya davî ne. Anîna ew qas mazot bo santralê di nav eniya şer de niha gelekî zehmet e. Gundabûna tevahî ya elektrîkê dê zorê bide sekinandina sîstemên sarbûna reaktorê. Bi vî awayî be germiya sûtemeniya reaktorê dê gelkê bilind be û renga begeha qonaxa helandinê. Hikûmeta Ukraynayê dibêje ku ew lêkolîn dike ka gelo santral dikare bihêdgirtin niha tenê yek ji şeş reaktorên santralê dixebite. Raporta Henry Ridgwell, Çeto Özel, Dengê Amerîka, Washington. Îro yekşemê xelkê Swîdê dengî didin di hilbijartinekê da ku hevbendiya Sosyal Demokrat a desthaladar berhengarî hevbendiya çepgir dibe di hewlekê de ji bo vegerandina desthalata xwe helbet çepgir ku 8 salan di opozîsyonê de bûn. Bilindbûna jimara rûdanên texekirinê bûne xema dengderan û herwesa kempênên partiyan jî giranî danine ser pêngavên tundtir li hember tawanên bandên çekdar. Li heman demê ku bilindbûna rêjeya giranî û helawsanê jî her heye û bihayê enerjiyê jî bi sedemê şerê dagirkirina Ukrayna. Rawergirtinên dawî xuya dikin ku hevbendiya çep a navend gelkê nêzîkî hevbendiya razgira Sosyal Demokrat bûye. بەڵێ ئازیزان هەروەکو لە سەرەتایی بەرنامەکەش ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ یادی 21ەمی ساڵی هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەرەکە کرایە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو دیمەنانی کە ئێستاش دەیبینن دیمەنی ڕاستە و خۆی مەڕاستیمەکەی پەنتاگۆنە بۆ یادکردنەوەی ئەو کەسانی کە لەوەی گیانیان لەدەستدا بوو کاتێکە فڕۆکەی سێهەم ئەو فڕۆکانی کە ڕفێنرا بوون ئەلبەتە 4 فڕۆکە ڕفێنران لەو ڕۆژەدا فڕۆکەی سێهەم لە کاتژمێر 937 خولەکی سەر لە بەیانی خۆی کێشا بە بەشێکی پەنتاگۆن و لەوێشدا کۆمەڵێک خەڵک گیانیان لەدەستدا بەڵێ لەو هێرشەدا لەوەی پێنتاگۆن 187 کەس گیانیان لەدەستدا تەنها لەو هێرشەدامە جگە لەوەش ژمارێکی زۆرتر بریندار بوون و هەندێک کەسیش کە لە پاش ئەوەش تووشی بریندارێکی وابوون کە برینەکانیان زۆر قوڵ بوو بۆەوە. هەلبەت نزیکی 30,000 کەسان تەوای ئێریشاندا هاتن کوشتن هێرۆ دوێ ڕۆژێدا ئەم وان دیمەنان دەبینین ژە پەنتاگۆن تێ چاوەڕێکردن و سەرۆک بایدن لەوەر ئامادە بە لەوان ڕێوەرسمان ئامادە بە ئەم زانن لە نیویۆرکێژی هەلبەتا ئەو بیرەوەری تێکردن ji بۆ ڕێزگرتنê li قوربانî
جیهانیان فەرمانداری نیویۆرک وێ لە جهێ ئایریشان هەلبەت ناوەندی بازرگانیە جیهانیا بەرێ ئەمادە بکوون هابووە مزەخانە لێنها ئەم ڕاستەوخۆ دیمەنین پەنتاگۆن دبینین کو ڕێورسمەکوێ بێکردن ji بۆ ڕێزگرتنی لە قوربانیین وێ ڕۆژی. بەڵێ ئازیزان لێرەشدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. خداحافیز.